doesn't bring ion gradient. So even if you're not doing any physical activity, you still need that energy for your basic function. ئێمە لەم فاستراک ریڤیوە کە پێداچوونەوەی خێرای 29 تاوەری تەندروستی سمارتە باسێکی گرنگمان لە قەڵەوی کرد لەلایەن چەند پرسپۆڕێکەوە لەبەرەوەی ئەم نەخۆشیە ڕۆژ بە ڕۆژ زیادبوونە و هەروەها حتا لەناو ئەو کەسانی کە مێرد منداڵن یان منداڵن ئەم نەخۆشیە زیاتر سەری هەڵداوە. ئێمە لە چەند ڕوویەکەوە لەم نەخۆشیە دوایین لە شێوازی دروستبوونی نەخۆشیەکە ئەو کارانە چین کە بوونەتەوەی دروستبوونی نەخۆشیەکە و ئەو چارەسەرانە لە ڕێگەی ڕێخستنەوەی سیستەمی خواردن و وەرزشکردن، ڕێخستنەوەی لانی دەرونی و بوونێ و دەرمانانی کە دەتوانین بەهۆیەوە کێشدا بەزێن و هەروەها لە چ کاتێکە پێویستێکە کە نەشتەرگەری بکرێت بۆ ئەو کەسانی کە نەخۆشی قەڵەویان هەیە. بە ئومێدەوەی بتوانین داهاتووە کارێک بکەین کە زاڵ بین لەسەر و نەخۆشیە و ڕێگری لێ بکەین و نێڵن کەسەکان ئەم نەخۆشییان توش بێت نەک بین دوای چارەسەریان بکەین. واتە خۆپاراستن باشترە لە چارەسەری خۆپاراستنەوەی کە تووشی قەڵەوی بیت باشترەوەی کە لەبێت دوای چارەسەری بکەیت بە ئومێدەوەی کە بێتە سوود بۆ هەموو لایەک. They have to change their lifestyle. Permanent change in the diet, physical activity, and possibility of psychological adjustment. From psychological point of view, this neglects many things, especially in our environment. ئەمڕۆکو ئەنالیستێک بەژاریم کرد لە 29مین پێداچنەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت دەربارەی نەخۆشیەکانی قەڵەوی و هەروەها زۆر سپاسی تاوەری تەندروستی سمارت ئەکەین بۆم پێداچنەوە خێرانە و هەروەها سپاسی هەموو دکتۆر بەڕێزانە ئەکەین بەڕاستی نەکو بارەکەی خۆم سوودێکی زۆرم نێبینی لە بواری ئەوەی کە لە بواری دەرونیا قسەکرا، لە بواری ئەنالیسیا قسەکرا، لە بواری دەرمانە قسەکرا و هەروەها لە بواری نەشتەرگەری قەڵەوی و ژۆرەکانی کە فاکتەرەکەن لە ناوی لەشی مرۆڤ و هەروەها دووبارە زۆر سپاسی دکتۆر بەڕێزەکانەکەین و هیوای بەردەوامتان بۆ ئەخوازیم بۆ تاوەری تەندروستی سمارت. This graph shows the side of working of anti-obesity medications. For this normal response, we need the ideal ratio of 4:1. سمارت وەرچەرخانە.